چاودێرانی سیاسی بە گرنگیەوە باز لە سەردانەکەی وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن بۆ کۆماری ئیسلامی ئێران. پێیان وایە بارودۆخ و گۆڕانکاریە ناوچەیەکانی ئێستا وا دەخوازێت کە کورد لە ڕێگەی پەیوەندیە دیبلۆماسی و سیاسیەکانەوە زەمینەسازی پێویست بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو گۆڕانکاریانە و چارەسەرکردنی کێشەکان. جێگری سەرۆکی ئەنجومەنی ناوەندی یەکێتیش سەردانی وەفدی باڵای حیزبەکەی بۆ ئێران بە ئیجابی وەسف دەکات و ڕای دەگەیەنێت کە یەکێتی نیشتیمانی هەمیشە پردێکی پەیوەندی گرنگ بووە لە چارەسەرکردنی کێشەکانی کورد لە چوارپارچەی کوردستان. واتە سەردانی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئێران سەردانێکی زۆر ئیجابی و کاریگەری خۆی ئەبێ، چونکە لەلایەکی تر بارودۆخی کورد لە هەر چارپارچەی کوردستان جیایە بە بارودۆخێکی ناوخۆیی جیهانی جیاواز لە جاران تێ ئەپەڕێ بە کوردستانی ڕۆژهەڵاتیشەوە کە بەشێکە و ئێستا ئێران بە خاچی خۆی ئەزانێ، بەڵام بە هەمان شێوە بە شێوەیەکی ئیجابی ڕێیان دەربڕیوە کە پێویستە ئێرانیش لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە لە جیهان ڕوئەدەن خۆی بگونجێنێ. یەکێتی بوو بە پردی پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا. ئێستا بە هەمان شێوە ڕۆیشتنی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ وڵاتی ئێران کە وڵاتێکی گەورەی کاریگەرە ئەبێتە پردی پەیوەندی لە نێوان هەرێم و لە نێوان ئێران بۆ ئەوەی ئەو دۆستایەتێ زیاتر گەشەی پێ بدرێ و بێتە هۆی زیاتر پاراستنی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان و وڵاتی ئێران کە هاوسنوورین. بێستون سابوراوایی چاودێری سیاسیش ڕای دەگەیەنێت یەکێتی نیشتیمانی پێچەوانەی هەندێک لەو حزبانە کار دەکات کە پەیوەندیەکانیان لە خزمەتی بەرژەوەندی تایبەتیدا بەکاردێنن. ڕایشی دەگەیەنێت فراوانکردنی هەر جۆرە پەیوەندیەک کە لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت گرنگی زۆری هەیە و لەو ڕۆژەوە یەکێتی بەسەر مەشق دەزانێت. بەفعلی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی جێبەجێ کردووە و بە تایبەتی ئەوەش خۆ دەزانی سیاسەتی جەنابی مام جەلال بووە کە ئێمە پارێزگاری لە پەیوەندەکانی خۆمان بکەین لەگەڵ هەموو وڵاتانی دەوروبەر بە ئێران و عێراق و سووریا و تورکیا و هەموو وڵاتانە بە تایبەتی وڵاتی ئیقلیمەکان و بەرفراوانیشی کەین ئەوە حەڵقەکە بڕات بۆ وڵاتانی عەرەبی و لەولاشەوە دوورکەوێتەوە بۆ وڵاتانی ڕۆژهەڵات و باکوور و باشوور و ڕۆژئاوای دنیاش. بەداخەوە هەندێک عیلاقات هەیە کە هەندێک لە حیزبەکان ئەیکان لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر لە پێناوی خەڵک نییە و لە پێناوی وڵات و میلەتەکەماندا نییە، بەڵکو لە پێناوی پارێزگاریکردن لە هەندێک بەرژەوەندی تایبەتیە. ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان لی دوورە. یەکێتی نیشتیمانی کوردستان بناخەی پەیوەندیەکانی خۆی بریتە لە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیەکانی خۆی لەگەڵ هیچ وڵاتێک لەسەر مساوەمەکردن لەسەر پرسەنەتەوەیەکان و پرسە نیشتیمانەکانی خەڵکی کوردستان ناکات، بەڵکو لەگەڵ ئەوەدا کە پارێزگاری لە پەیوەندەکانی خۆی دەکات هەمیشە سوورە و پێداگیری دەکات لەسەر پارێزگاریکردن لە پرسەنەتەوەیەکان. پاش 4 ڕۆژ لە دیدار و کۆبوونەوە لەگەڵ گەورە لێپرساوانی کۆماری ئیسلامی ئێران لە گەڕانەوەیاندا بۆ هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا سەعدی ئەحمەد پیران دامی مەکتەبی سیاسی یەکێتی و ئەندامی وەفدەکە سەردانەکانی بۆ کۆماری ئیسلامی ئێران بە ئەرێنی وەسف کرد و ڕایگەیاند چەندین تەوەری گرنگی پەیوەست بە ئێستا و داهاتووی کوردستان و شەڕی داعش و ڕۆڵی کورد لە ناوچەکەدا گفتوگۆی چڕیان لەبارەوە کردووە. تاکیدیشی کردەوە بە تایبەت داوایان لە لێپرساوانی ئێران کردووە هاوشێوەی بەشەکانی تر پەیوەندیەکانیان لەگەڵ خۆرەڵاتی کوردستان ئاسایی بکەنەوە و کێشەی کورد لەو بەشەی کوردستان بە گفتوگۆ چارەسەر بکرێت. دلێر کەمال، کورسات نیوز، سلێمانی.